درنگانی شەوێکی مانجی ئابی 2025 هەواڵێک بە زووی تۆڕە کۆمەڵایەتیەکانی تەنی. هێزێکی چەکدار لە دەرەوەی یاسا ئاشکرا بوون و حکوومەت داوای خۆ ڕادەستکردنیان لێ دەکات. ئێرە شاری سلێمانیە. ناوێک جارێکی دیکە هاتەوە بەرباس و بەرگوێ لاهور شێخزەنجی سەرۆکی بەرەیگەل هێزە نایاساییەکە هی ئەوە و هۆتێل و میوانخانەیەکی کردۆ بە سەربازگا بۆ هێزەکە. میلی کاتژمێر ئەو شەوە خێراتر دەڕۆی. هێزە حکومیەکان چواردەوری هۆتێلەکە و میوانخانەکەیان گرتە بوو. بۆ ئامانجەی سەرۆکی هێزەکە کە ڕاستەوخۆ سەرۆکی حیزبەکەشە، هەم خۆی هەم هێزەکە لە میوانخانە و هۆتێلەکە بێنە دەرەوە و خۆیان تەسلیمی حکوومەت و یاسا و دادگا بکەن. زانیاریە سەرەتایەکان ئەوەها بوون. ناوی هێز دوو پشک، ژمارەی هێز 150 بۆ 200 چەکدار، فەرماندەی هێز ڕێبوار حامی. جۆری چەکەکانیان دەمانچە، بیکەیسی، M4، دۆشکە، هاوەنی 60 ملیم، درۆنی خۆکوش، نیشانەشکێن هەناس. زانیارێکە ئەوها بوو لەسەربوونی هێزە نایاسایەکە لە ڕۆژانی ڕابردوودا 18 و 19 و 20 مانگ چەند جارێک ئاگادارکردنەوە بۆ سەرۆکی حیزبەکە ڕۆشتووە کە بچێتە بەردەم دادوەر و دادگا، بەڵام نەچووە. مەترسیە گەورەکە چییە؟ جارێ دیار نییە. کاتژمێر 3:30 بەرەبەیە 22 ئۆگۆستی 2025 ڕوبەڕووبوونەوەی هێزە نایاسایەکە دوو پشک لەگەڵ هێزەکانی حکوومەت دەست پێ کرد. من بەهرۆز فەریدون دەست بە دواداچوونەکانی ئەم زنجیرەی پێچوپەنا دەکەم. لالەزار ناوەکەی هۆتێلە، بەڵام بووە بە سەربازگا، سەربازگەیەکی چوارەستێرە. دەنگی فیشەک و ڕەنگی ئاگر و بۆنی بارود لە هۆتێلێک بەرز دەبێتەوە کە دەبوو میوانەکانی لە شیرینی خەودا بێت. هەستم دەکرد ژەنەڕاڵ و پلەدارەکانی حکوومەت هەم خەمی ئەو چەکدارانیان بێت کە لە نێو هۆتێلەکان، هەم خەمی خۆیان، هەم خەمی ئەو ماڵ و خانەوادە سڤیلانەی لە تەنیش هۆتێلەکان، چونکە زیاتر لە 3 کاتژمێر داوای خۆ بەدەستەوەدانیان دەکرد و وەڵامێک بۆ ئەو داواکاریە نەبوو. لاهور شێخزەنجی کە سەرۆکاتی گروپەکەی دەکرد پەیامێکی بڵاو کردەوە. خەڵکی کوردستان، ئێوەم خۆش دەوێ، وڵاتەکەم ئێوەم خۆش دەوێ، کوردستان ئێوەم خۆش دەوێ، چاوی یەکبێکی هەموو کورد ماچ دەکەم. پەیامەکە زیاتر بۆ جوڵاندنی هەستی خەڵک بوو، هەستی دانیشتوانە بە خەبەرەکەی سلێمانی. تەنانەت لە دووەم پەیامیش کە بە ئاشکرا داوای بەهاناوەچوونی خەڵکی دەکرد، تەنانەت یەک کەسیش نەچوو. داوا لە خەڵک دەکەم لە هەموو شار و شارۆچکەکان ئەوەی غیرەتی ماوە، ئەوەی کورد پەروەرە،
ئەوەی یەک تۆز بەردایەتی تیاماوە لیان وەرنە لەوانەیە ئەو ترس و تۆقاندنەی ساڵانێک لاهوری شێخجەنجی پێش دەرکردنی لە حزبەکەی خۆی یەکێتی بەنێو خەڵکی شارەکەدا بڵاوی کردوبەوە ئەمە هۆکارەکەی بێت ناوێکی ترسێنەر و تۆقێنەر هەندێک جاریش وەک بکوژێک یەک کەس وەک دوو کارکتەری جیا تووڕە و شەڕانی ئەو کاتانەی کە یەکێتیە هەرسی ساڵی 1970 بیست چۆتەوە کە میلەتەکەتان بە تەنیا بەجێهێشت و خۆتان ڕۆیشتن بەرەو گەم هەندەران بە خەندە و ڕووخۆش ئەو کاتەی سەرۆکی حەزبێکی نوێ و پێویستی بە دەنگ و جەماوەرە کەکارەمێ هەمووی خۆبەخشە بڵاوکرایەوە کە سەرۆکی گروپەکە دەستگیر کرا چەکدارەکانی دوو پشک زۆربەیان بەسەری سەلامەتەوە لێی دەرچوون 5 کەس لە ڕوبەڕوونەوەکەدا کوژران و ژمارەیەکی دیکەش بریندار هیچ کەسێکی سڤیل لە چواردەور و ماڵەکانی دەوروبەری لالەزار نەکوژران و تەنانەت برینداریش نەبوون ژمارەی بریندار و کوژراوی سڤیل یەکسان بوو بە 0 لالەزار وەک هۆتێل لالەزار وەک سەربازگە لالەزار وەک گۆڕەپانی مەشق لالەزار وەک ماڵ لەم بەرنامەی پێچوپەنا پیشان دەدەین پێشەوەی بچمە لالەزار دەبوو بە دوای ئەو فایلانەدا بگەڕم کە هەموویان بە نووسینێکی گەورە لەسەریان نووسرا بێت لالەزار پێگە و دەسەڵات و توندوتیژەکەی لە ناوێکێتی وای کردووە کەس ئەو بوێرەی نەبووە بە دوای ئەو نهێنیەدا بگەڕێت فەرمانگەی تۆماری خانوبەرەیەکی سلێمانیە يوم كان 4000 متر هذا كويس 4000 متر بو اما 250 دولار سردو دوات روش رافت سلاميان اما انا وكيشترا بس اما كويت كل بي اما يكم زات هاك بيروتنا يكم زرمت ومارك داو شباب في هيتياتي قالت ان امك بهمان نرخ بخمر ديك بريال 236 بيدر كراو يعني ما بريال 236 كراو كد تمارك بناوي انا اما بين الوسيله بيتشبنا اما نەخشەی لالەزارە ئەو شوێنێک کە هەموو بیناکانی لالەزاری لەسرە ئەنجا بە ئاسایە سێری ناوفایلەکە بکەمۆنیە سێرێکی بکەین زۆر باشە هیچ ئەمرێک هەیە بۆ تاپۆکردنی ئەم زەویە ئەمرەکە بێ لێرا بێ حیز ملکی ببی امر تمار ناکرد ما فقط انجمنی وزیرانی هبیتن دوات بریاری شهرانی هبیتن اونجا تمار گربنای هر کسی که یعنی هر ملکێک ئەگەر هەبێت ئەبێت یعنی ئەگەر پێ بدرێت ئاوایەوە نییە پێ بدرێت هەر ملکێک کە تەرخانەکەی ملکی حکومەت بێت تەرخانەکەی بۆ کەسێک ئەبێ ڕەزامەندی ئەنجومەنی وەزیرانی هەبێتن دواتر وەزارەت شارەوانی ئینجا شارەوانی و ئینجا تۆمارەکرێت مناویانەوە بپی هەر ملکێک ڕەزامەندی ئەنجومەنی وەزیرانی نەبێتن تۆمار ناکرێت زۆر باشە جا منە بێ بۆ ئەمرەکە بگەڕێمەوەیە ئەمریکی ئەنجومەنی وەزیران ئەمریکی ئەنجومەنی وەزیرانی هەیە بەڵێ بڕیاری ئەنجومەنی وەزیرانی هەیە ئەمەیە زۆر باشە ژماری بڕیار 310 23 ئابی 2004 23 هەشتی 2004 بڕیارێک دەرەچێت لە ئەنجومەنی وەزیران بە واژۆی یا بە ئیمزای عومەر فەتاح سەرۆکی ئەنجومەنی وەزیران بە وەکالەت ژمارەی با بڵێن پارچە زەویەکە دیاری کراوە 250 ئاوا خوێنێتەوە 578 یا 550 لەسەر 578 کەرتی هەشتی ئابلاغ
بەپێی بڕگەکانی بڕیاری ژمارە 246 لە 20 کانونی یەکەمی 2003 بۆ 2003 بۆ بەڕێزانەی خوارەوە دەبێت بەو ڕووبەرانی لە بەرامبەر ناوەکانیان دەستنیشان کراوە. خۆی ڕووبەرەکەی حەوت دۆن و زیاترە، بەڵام بەپێی دۆنمەکان هەر کەسە و هەر یەکێکیان دۆنمەکەی بۆ دیاریکراوە، ڕووبەرەکەی بۆ دیاریکراوە کە چەند دۆنم بەناوی تۆماری دێ. زۆر باشە. ئەم بەڕێزدان 3 دۆنم و من ئەویان بخوێنەوە لەوانەیە ناوهێنانەکەی بۆ تۆ تۆزێ قرس بێت. ئاراز جەنگی بورهان 3 دۆنم و 3 ئۆلک و 72 مەتر دووجا. کاکە حەما ئەحمەد حسێن 2 دۆنم. لاهور جەنگی بورهان 2 دۆنم. پێویستە لەسەر ناوبراوان لە بڕگەی یەکی سەرەوە بڕگەیەکی سەرەوە مەبەستی بڕگەیە تەفاسیلی قرارەکەی سەرجەم بڕگەکانی تێ بڕیارەکە جێبەجێ بکەن. هەردوو وەزارەتی شاراوانی گەشت و گوزاردات ئەم بڕیارە جێبەجێ دەکەن لە ڕۆژی دەرچوونیەوە لە سلێمانی نووسرا لە ڕۆژی 23 ئابی 2004 بەرامبەر یەکی گەلاوێژی 2704 کوردی. ئیمزای پێدانی پارچەزەویەکان ڕێک 21 ساڵ بەر لە ئێستا و وەک ڕۆژ و مانگ یەک ڕۆژ جیاوازیان هەیە لەگەڵ ڕۆژی ڕوبەڕوونەوەی هێزی دووپشک هەر لە لالەزار 22 هەشتی 2025 ڕۆژی ڕوبەڕوونەوەی هێزی دووپشک لە لالەزار 23 هەشتی 2004 ڕۆژی تاپۆکردنی زەویەکانی لالەزار. کاتێکە بەروارەکانم بەراورد دەکرد هەندێ ڕامام وەک ئەوەی خوددا خۆی کەستەم و ناحەقی قبول نییە، تەنیا ئەو دەتوانێت ئاوا بەوردی ئاگادار و ڕێخەری کات و بەروار و هەموو ساتێکە. ئەوەی کە ناوچەکە ناوی پێدەرکردووە لالەزارە. لالەزار بە تەنیا ئەم بینایەیە، یعنی هەموو ئەم ناوە ئەم شوێنە زیاتر لە 10 دۆنم دەبێت هەمووی لالەزار نییە، بەڵام بە لالەزار ناوی دەرکردووە. لالەزار چییە؟ بە تەنیا ئەم بینایەیە. ئەمە هۆتێلە، هۆتێلێکی بەناو گەشتیاری بووە، یەکێک لەو شوێنانە بووە کە چەکدارەکان و هێزی دووپشک هەمتیان ماونەتەوە، هەم مەشق و ڕاهێنانیان کردو. هەڵبەت مەشق و ڕاهێنانەکان شوێنەکە شوێنێکیش گەورەیە، نزیکەی یان دەتوانم بڵێم زیاتر لە 10 دۆنم زەویە، بەڵام ئەوەی کە ئەمەوێ زۆر تەرکیزی بکەمە سەر وەکو ڕۆژنامە نووسێک ئەم بینایە، چونکە هەموو ئەم ناوە پێک نەهاتۆ بە تەنیا لالەزاریان. ئەم ناوچەیە بە تەنیا لالەزار نییە، لالەزار شوێنێکی بچووکە لە ناو 10 دۆنم زەویە، بە تەنیا ئەم باڵەخانەیە، بە تەنیا ئەم بینایەکە وەک وتویانە ئەمە هۆتێلێکی گەشتیاریە. وە ئەو زەویانەشی کە پێی دراوە کاتی خۆی وە تاپۆ کراوە لەسەر خۆی براکەی خەزووری بۆ دروستکردنی کۆمەڵگەیەکی گەشتیاری بووە، یعنی بۆ گەشت و گوزار بووە، بابەتێکی گەشتیاری بووە، 100% دەبێ گەشتیاری بێ. لەناو ئەم 10 دۆنم زەویە و زیاتریش کە پێی دراوە، تەنیا ئەم ڕووبەرە بچووکەی ئەمەی کە دەیبینن ئەمە 2000 مەتریش نابێت، ئەتوانم بڵێم 1000 مەتریش نابێت، بە تەنیا یەک هۆتێلی تیاکراوە. ئەوانی تری کە ماڵی خۆیەتی شوێنی مەشق و ڕاهێنان، شوێنی مانەوەی سەربازەکان وەکو سەربازگەیەک بەکارهێناوە، شوێنی پێشوازی لە میوان، شوێنی کۆبوونەوە، شوێنی وەفدە سیاسیەکان، شوێنی مانەوەی چەکدارەکان و حیمایەکان، بەو شێوەیە هەمووی دابەشکراوە. یعنی ئەمە هەر بەناو ژمارەی ژووری هۆتێل بووە، هەموو ژوورەکان پڕندە و کەلوپەلانی کە خەڵک تێدا ماوەتەوە. وەرن تەماشا بکەن، ئەمە ژوورێک و دوان و سیان نییە،
هەموو ژوورەکان ئەو هایە ینی ژووری هۆتێل عادەتەن ژوورێکی بەتاڵە جلوبەرگ و پێداویستی و ئەو شتانێتیان نییە بەڵام ژوورەکانی ئەم هۆتێلە هەمووی پڕە لە جلوبەرێک پڕە لەو کەلوپەلانێکە کەسێکی ئاسایی پێویستی پێی بێت نەگەوەی کە بڵێنەوە هەندێک جلی سەفەریە یان چوزانم بۆ چەند ڕۆژێک پێت بێت نە جلی زۆری تایە کەنتۆرەکان پڕ لە جلوبەرگ و پێداویستی ئەکرێ بڵین لە هەموو ئەم ژوورانەی هۆتێلەکە بە تایبەتتر ئەم دوایە بەکارهێنراون بۆ ئەو سەربازانەی هێزی دوو پشکە ماونەتەوە بۆ مەشق پێکردن یان مەشق و ڕاهێنانیان کردووە ماونەتەوە بە 6 مانگ و بە 4 مانگ و بە 5 مانگ و ئەوانە وەکوی کە خۆیان باسییان کردووە لێرە ماونەتەوە وە لێرە مەشقیان کردووە هەر ئەمەژنا ئەتوانین بڵین لە دیوێکی تری ئێرە وەکو لالەزار ئەلبەت ناوچەکە یان جێگەکە جێیەکی زۆر استراتیژیە لە ڕووی ئابووری لە ڕووی گەشت و گوزار لە ڕووی سەرمایە گوزاریەوە ئەکەوێتە سێ لای ئەم شوێنە شەقامی ڕئیسی یا شەقامی سەرەکی پێدا تێپەڕێت لە ڕوویەکیەوە کەکەوێتە وەک باز دەکەن ئەکەوێتە پشتی یان ئاوا ناویە ببرێت بە پشتی لالەزار کاکەوێتە سەر شەقامی سەرەکی قلیاسان بەرە و گەڕکی شەکرەکە ئەو دیوەش هەندێک بینا و باڵەخانەی لەیە کە وا بەنیازم ئێستا بۆی بڕۆم بینا و باڵەخانەکانیش بەشێکی دیکەی مانەوەی چەکدارەکانی هێزی دوو پشک بووە هەمووەکو خەو و خۆراک و پشودانیان هەمووەکوەوەی کە مەشقی سەربازی و ڕاهێنانیان تێدا ئەنجام داوە وە هەم بەشێکیشان لەوێ ماونەتەوە بووە هۆتێلەکەش بەکارهێنراوە یا ژوورەکانی هۆتێلەکە وەکو ماڵ بەکارهێنراوە بۆ مانەوە و ئیسراحەت و پشودانیان سەر بەرزاییەکەیەوە نییە؟ مەسەر بەرزایەکە دامێنێکیشی بەرزایەکە تا ئەگاتەوە دامێنەکەی ئەو ناوەیە ئەمەش دوای ئیفرازکردنەکەیتی خەریتیان دوای ئیفرازکردنەکەیتی چونکە پێشتر خەریتەیەکی تری هەبووە دوای ئیفرازکردن بەڵێ دوای ئیفرازکردن ئەمان پێشی فرازکردنەکەیەتی بەڕاستی ئەمە پێشی ئیفرازکردن ئەمە چییە؟ ئەمە ئەم خەتە چییە؟ ئەم خەتە ئەو ڕوبەری ئەو مڵکەیە 250 لەسەر ئەمە مڵکێکی ترە؟ مڵکێکی ترە بەڵێ ئەکەوێتە پشتی لالەزارەوە پشتی بە دیوی قلیاسانە بەڵێ زۆر باشە ئەمە مڵکێکی سەربەخۆ بە 250 لەسەر و دواتر ئەو مڵکەش ئیفراز کراوە 250 لەگەڵ یەکترا یەکدینە بۆکراوە ئەمەش هەر بە بڕیارێکی ئەنجومەنی وەزیران کراوە ئەمەیان بە مافەقەتی لەو ڕوبەرایە بووە لەو چوارچێوەیە پێویستی بە بڕیارێکی تری ئەنجومەنی وەزیران نەبووە زۆر باشە یەکدینی بۆکراوە ئەمەی کە بینێ لەمەکەوێتە پشتی لالەزار بەردیوی شەقامی قلیاسانە ئەمە ئەو شوێنەیە کە شوقەکانی لەسەر دروستکراوە ئەکەوێتە ئێوە ڕێک ئەو جەیەکە ئەو شوق و باڵەخانانەی لێ دروستکراوەی کە زۆربەی چەکدارەکانی هێزی دوو پشک لەوێ بوون ڕوبەڕووبوونەوەکەوەی کە ڕوبەڕووبوونەوەیەکەی کە هەبوو لەم شوێنەیە بوو یا لەم ڕوبەڕەیە بوو کە هەندێک شوقە و باڵەخانێکی دروستکراوە ڕەسمم بینی لە ناو ئەمەیە ئەمە ڕسمی بە دوو بەرەزەیە کە مڵکەکان بەناوەوە مارکراوە ئەمە ئەو ڕوبەری ئەو پشتەوەی با بڵێن لالەزارەوەی کە ئێستا باسمان کرد ئەمە هەریەک لە وێنەی هەریەک لە لاهوری شێخزەنجی و کاکە حەمەی خەزووری لاهوری شێخزەنجەکە با بڵێن زەویەکانیان بەناو کراوە. شێکە لەو زەویەی کە دراوە بە لالەزار یان دراوە بە لاهوری شێخزەنجی و ئاراسی شێخزەنجی و با بڵێن خەزووری چەکدارەکان یان چەکدارەکانی هێزی دوو پشک هەم لێرە ماونەتەوە هەم مەشقی سەربازی و ئەوانەشان کردووە. جا با بینە سەر باسێکی تر کە ئەمەیان زۆر زانیارێکی زۆر نهێنی و هەستیار و تایبەتە.
چەکدارەکان لە کاتی شەڕکردنە ڕۆشتونەتە ناو ئەم هۆتێلەوە و لێرەشەوە شەڕیان کردووە. من نامێ باسیەوەیان بکەم، ئەمێ باسیەوە بکەم کە ئەم هۆتێلەش زۆربەی جار بە تایبەتتر بە شەوان و ئەو کاتانی کە وەستا و کرێکار وەمانەی لێ نەبووە بەشێکی چەکدارەکان لێرەش یان لەناو ئەو هۆتێلەیە مەشق و ڕاهێنان و بە تایبەتتر بەکارهێنانی چەک و نیشانەشکێنی و دەستڕاستیان کردووە. ئەمە لە قۆناغەکانی دروستکردنی ئەم هۆتێلە لەوانەیە ئەم جام و شوشە و ئەم ڕووکارەشی نەبوو بێت کە ئەوان لە ناوە لە قاعەکانیان لە هۆڵە گەورەکانیان خەریکی مەشق و ڕاهێنان بوون. هەر بۆیە ئەو کاتەشی کە هێرشەکە ڕوودەدات یان پیلانی کودەتاکە ئاشکرا دەبێت بەشێکی چەکدارەکانی هێزی دوو پشک دەچنە ناو ئەم بینایەوە. بۆچی دەچنە ناو بینایە؟ بۆ ئەوەی کە بینایەکی بەرزترە موسەیتەرە و ئاگاشیان لە ئێرە هەیە و بەدیوی ئەو دیویتریشە بەرامبەریان لە ناو لالەزاریش دەزانن چییە گوزەرێ لە کون و خوشببنی ئەم هۆتێلەشەوە چاودێری چیەکەن چاودێری لالەزار دەکەن وەکو هۆتێلەکە وەکو چەکدارەکانی خۆیان وەکو هێزی دوو پشک. ئەمەشی کە لێرە دەیبینین ئەمە دیارە بەشی زۆری ئۆتۆمبیلەکان ئۆتۆمبیلی ئەوەی کە من دیقەت هەیەم و ئەیبینم ئۆتۆمبیلی جێمسیە تاهۆ ئۆتۆمبیلی بەرزە بەشێکی ئەو ئۆتۆمبیلانەیە کە ڕێبواری حامیدی حاجی خالی هەندێک جار لە ڕابردوودا بە ئۆتۆمبیلەکانە بینرا یان خۆی گوتنی کە چۆ بۆ پرسەیەک یان بۆ کۆبوونەوەیەکی کۆمەڵایەتی ئۆتۆمبیلی زۆری لەگەڵدا بوو. ئەمە ئۆتۆمبیلەکانێتی وەکەی بینن کە هەر ئاسنە شکاوەکەی ما. لالەزار سەربازگەکە لە ناوچەی نیشتەجێبوون و لە نێو ماڵ و حاڵ و گوزەرانی خەڵکدایە. چەکدارەکان بە تایبەت چەند ڕۆژێک بەر لە ڕوبەڕووبوونەوەکە لەو ناوچەیە بوون و هاتوچۆ و دانانی مەفرەزە و ئۆتۆمبیل بە چەکەوە بە ئاشکرا بینراوە. لە ڕوبەڕووبوونەوەکە داوا دەردەکەوێت هێزەکانی حکوومەت زۆر ئاگاداری پاراستنی گیانی دەروجیرانەکان بوون. تەنانەت یەک سڤیل بریندارێکیش نەبوو. بۆ ئەو زیانانەش کە بەر ماڵ و حاڵی خەڵک کەوتون دەست بەجێ دەستکرا بە چاکردنەوەیان و لیژنەیەک شەو ڕۆژ و بە زووی دەستیان بە کارەکانیان کرد. چاکردن وەک خۆی ئەو فەرمانەیە لیژنەکە زۆر ئاگاداریەتی. جێگری پارێزگاری سلێمانیە سەرۆکی لیژنەکەشە شاو عوسمان و لە پێچ و پەنا قسە دەکات. کاک شاوە ئێوە دەستان کرد بە قەلەبۆکە یان ئەوەی کە ماڵەکان چاک بکەنەوەیانەوە ئەو شوێنانی کە زەرر و زیانی پێکەوتووە؟ بەس ناونووسی نەخێر ئێمە هەر ئەو ڕۆژە کاتژمێرێکی پاژنیۆڕەوە دوای ئەو پرۆسەیە بنیان ئاگادارکە کە بە فەرمانی بەڕێز باڤڵ جەنەرال تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بڕیار دراوە کە هەموو زەرر و زیانەکانی ئەو شوێنە کە بەهۆی ئەو ڕووداوە بووە چاک بکرێتەوە خۆی لێ بکرێتەوە. تاوان بەندە وەک ئیدارەی خۆجێی پارێزگای سلێمانی و بەڕێزان لە ئیدارەی گشتی هەماهەنگیمان کرد و کاتژمێرێک چوینە ئەوێ کۆمەڵێکی زۆر لە ماڵەکانمان بەسەر کردەوە. بەر لە قەرەبووکردنەوەی مادی ئێمە لە ڕووی معنەویەوە هەم داوای لێبوردنمان لێکردن بە ناوی ئیدارەی خۆجێی پارێزگای سلێمانیەوە بە ناوی کاک بافڵەوە کەم ڕووداوە پێچێت تەنگژەیەکی لاوان دروست کرد بێ دڵڕاوچەیەکی دروست کرد بێ ترسێکی دروست کرد بێ بەڵام دڵنیامان کردنەوە کە شتە کۆتایی هاتووە و داوای لێبوردنەکەین بە حکمی نزیکیان لێەوە تەبەنەمە بۆ کۆی سلێمانیش دروستە
و دواتر پێمانوتن کە ئێمە فەرمانی بە ڕێزیان هاتوین و هەر زەرر و زیانێک لێرە ڕووی دابێ لە کەمترینەوە بۆ زۆرترین هەموو یەک خۆی لێکرێتەوە چاگەکرێتەوە بینایانی زیانیان پێگەشتووە دەست بەجێ دەسەکرێت بە نۆژەنکردنەوەیان و ئۆتۆمبیلانی زیانیان بەرکەوتووە دەسەکرێت بە قەرەبووکردنەوەیان و هەر ڕۆژی دوای ئەوە دەست پێکرا تیم چوویە شوێنەکە کە دوێنێ بوو دوێنێ تیم لەوێ کاری کردووە زیانەکان جۆرا و جۆرن بەسەرەن ماڵ هەیە لە ڕووی دەرەوە واجهی بیناکەی فشێکی بەرکەوتو یاخود کەلوپەلی ناو ماڵەکەی زیانی پێگەشتووە یاخود و گوتم ئۆتۆمبیلەکەی ئەو تیمانە هەم دەستکراون و هەم پسپۆڕن و ئێمە ئەو ڕۆژەی کە ڕۆشتین نەمانتوانی هەموو شوێنەکان ببینین بەشێکی ماڵەکان لەوێ نەبوون بەشێکی شوێنەکان دوورتر بوون لێەوە ینی نەمانەزانی زیانی ترگەشتویانە بەڵام متوانم بڵێم بەشی هەرە زۆریمان بەسەر کردەوە بەڵام ئەو خەڵکانشمان ئاگادار کرد کە ئەگەر خەڵکێکی تر هەبوو زیانی بەرکەوت بوو و ئێمە نەمان بینی بوو یا خۆی خەبەری نیابووینێ ئەمە دەلالەتی لەوە نییە کە ئەو بێبەژە بێلەوە لە دوای ئەوە پەیوەندێکی زۆرمان بۆ هاتووە دوێنێ ئەمڕۆ هەم بۆ من هەم بۆ برادرانی دارێگشتی هەمووی وەرگیراوە ژمارە هەڵسەنگاندنێک هەیە ژمارەی ئەو ماڵ و خێزارانەی کە زیانیان بەرکەوتۆ چەنە؟ وەڵاهی تەبەن ئێستش بەردەوام هەر وڵاتی تەلەفۆنەکە دوورترە لەوێ چەند کۆڵانێ لەو دیوترە یاخود لەو بەری جادەکەی سەرچنارەوە یاخود وتێلێکە ئێمە نەمانزانیوە لە بڵینایی لە بەری بڵین قۆڕ و پیاڵەکە کە ئەو فکە قۆڕ و پیاڵەکەەوە ئەو جادە دووسایدەی سەرچنار بەری ئەو بەرەوەی لەبەرەوەی کە شتەکە تا ئێستش بەردەوام هاوڵاتی خەبەر ئەیە ئێمە ئامارێکی دروستمان دەستناتەوە بەڵام بە تەقریبیش بێشتەکە ئێمە بە پێ بڵێم ئێمە کە دەستمان پێکرد نەهاتین جەردێ بکەین و اینجا دەست پێ بکەین لەبەرەوەی پەلەمان بوو لە ئیشەکە چکە ئەو شوێنانە شوێنی ژیان و ماڵی هاوڵاتیانن هەم هاوڵاتیەکان نەیانەتوانی ماڵەکانزەکەتان لەسەر ئەو خێرا چاچی بکەنەوە بە پەلە چاچی کەینەوە ڕاستە و خۆ چاچیکەینەوە نەک ئێمە چەند ڕۆژێک سەرقال بین بەوەی ئامار بکەین و چەندێک زیانە و ئەمەیان چەندێکی زیان بەرکەوتووە ئەویان زیانەکە ینی ژمارەیەکیشان لێ دیار نییە زەرر و زیانەکان بڵێن بە تەحدید بای ئەوەندەیە نازاننەوە نازان نەخێر چونکە ئەو ژمارانە چیە کە لە میدیا وڵاو بێتەوە ئێمە هیچمان ڕانەگەیاندووە ئێوە خۆشتان نازانن ئێمە هیچمان ڕانەگەیاندووە اینجا بەڕاستیەکەی ئەوەندەی گرنگە بە زووترین کات بە پێ و دەسەڵاتی بە ئێمە دراوە بە برادرانی داریگشتی دراوە بتوانین ئەو فەرمانەوە خۆی جێبەجێکەین بۆ خزمەتی ئەو هاوڵاتیانی زیانمەند بوون ئەمە لە لای ئەمە گرنگترە وەک لەوەی بین دەستکەین بە ئامار بڵاوکردنەوە چونکە لە دوای کۆی پرۆسەکە تەواو بوو لامان معلومە بێت چەند خانوو نۆژەن کراوەتەوە چەند ئۆتۆمبیل قەرەبوو کراوەتەوە بڕی قەرەبووەکە و نۆژەنکردنەوەکە ئەمانە هەمووی چەندە ئەو کاتە ئامارەکان لە بەردەستی هەموو لابێ و ئاسای هەموو کەس بیزانێ ئێمە ئێستا شتیمەکان لەوێن دوێنێ شەو تا درێنگانی شەو پەیوەندیمان هەبووە لەگەڵیان تیمەکان چینەوەنێک لەوێن تیمەکان تیمی چاکەوانن و ئەوانەتان داناوە لەو ناوە بەڵێ ئەو تیمانە بە کۆمپانیا ئیشەکانەکەن بەشێکی کۆمپانیا بەشێکی زیانەکان ئەو تۆ نییە مەسەرەن شوشە و پەنجەرە و درگا و ئەوانە شکاوەیە بەشێک کەلوپەلی ناوماڵ بڵین بۆ نمونە سەلاجەیەکە فیشێکی بەرکەوتووە موبەریدەیەکە فیشێکی بەرکەوتووە لە سەتی چاکەکەنەوە وەک خۆی لێکرێتەوە یانەوەیە کە دەردێ لێ هەرڕوو کەشەکە بەرۆز ئێمە فەرمانەکەی کاک بافڵ ڕوونە ئەڵێ ئەو زیانانەی لەو شوێنە ڕووی داوە بەهۆی ئەو ڕووداوە پێویستە چاک بکرێتەوە خۆی لێ بکرێتەوە گلەی گەورە لە بەشێکی میدیا و ڕووماڵ و کاری میدیاکارەکان سەکاو هەیە هەندێک میدیا بانقەس هەوڵیاندا لاهور شێخجەنجی وەک شۆڕژێڕێک و چەکدارەکان وەک جەنگاوەرێکی ئازاوێ ناکەن هاندان وای کرد کە لە ڕقی دروست بێت و چەکدارەکانی لالەزار ڕوبەڕووی هێزەکەی حکوومەت ببنەوە بە پێچەوانەوە هێزەکەی حکوومەت تەنیا بۆ چاوترسێنی چەکدارەکانی لالەزار لەوێ بوو تاوەکو خۆیان ڕادەست بکەن چوومە سنتەری میترۆ سنتەرێکی داکۆشیکارە لە مافی میدیاکار و لەسەر میدیاش
دێتە جوار ڕەحمان غەریب ڕێخەری سنتەرەکەەوە لە پێچ و پەنا قسە دەکات. ئەمەوێت سەرەتا لەوە دەست پێ بکەم کە ڕای سنتەری میترۆ بزانم لەسەر ئەو ڕماڵی ئەو چەند ڕۆژەی پێشوو لەسەر ئەو ڕووداوەکانی لالەزار و ئەو گرژی و ئاڵۆزانەی لە میدیاکانەوە گواسترایەوە لە سلێمانیە حتمما ئێوە مۆنیتەرینگی یان چاودێر بوون بەسەر هەموو میدیاکانە پێم خۆشە ڕای سنتەری میترۆ بزانم. وەڵامی ئەم پرسیارە خۆی پرسیارێکی ترە هەموو میدیاکان هەموو ئەوانەی چاودێری ئەو شەوەیانە کرد ئەو شەوە ناخۆشی سلێمانیانە کرد سلێمانیان خۆشەوێ کوردستانیان خۆشەوێ لە وەڵامی ئەمە ئەزانی ئێوە هەستان بەوە کرد کە هەمویان سلێمانیان خۆش ناوێت بەڵێ هەستمان بەوە کرد کە خەڵکێک ناسەقامگیری لەم شارەوێ میدیایەکەیە بەنزینەکە بە ئاوا بەچی؟ ئاگرەکە بە بەنزینە؟ بەنزینەکە بە ئاگرا بەنزینەکە بە ئاگرا و ڕووماڵێکەکەن کە ڕووماڵی تەسعیدە تەسعیدکردنی ئەحداسە ڕاستە خۆی حەدەسەکە بوو و حەدەسەکە خوێناوی بوو هاندانی بەڵام خەڵکێکە بوو پێم وابوو پێی خۆش بووی کە لە سلێمانی ڕۆیە خەڵکێکە بوو یا میدیایەک خەڵکێکە بوو میدیایەکە بوو حەزی لەم بەزمە بوو حەزی لەم بەزمە بوو کە لە سلێمانی ڕوویەوە حەزی کرد ئاگرەکە زیاتر تەشەنە بسێنێ ئاوا بوو حەزیەکرا هەموو سلێمانی بسووتێنێ نەک هەر دالەزار بسووتێنێ حەزیەکرا هەموو سلێمانی بسووتێنێ تەمان ئەمە میدیای ناوەوە نییە تەنها مەبەستی میدیای ناوە چییە؟ میدیای هەرێمی کوردستان نییە بە تەنها میدیای عێراقی ئێمە چاودێریمانە کرد بە هەمان شێوە میدیای تر سۆسیال میدیای تر لەم لاولاوە لە دەوڵەتی ئەم لاولاوە پاری تێکرێ کە حەزیە کرد کە سلێمانی بارودۆخەکەی ناهەموار و ناخۆشتر وایە. ئەی میدیاکار چی؟ هەندێک جار وە بەیاننامەکانتان قسەکانتان زۆر ور دەبێتەوە لەسەر خودی میدیاکارەکە و تەنانەت هەندێک جوڵە و هەندێک قسەش ئەیخەنە ناو کۆتەوە و بەکارهێن و ئەمانە چی؟ میدیاکارەکان تەبعاً پەیوەندی بە ئەوەن تربیەتی خۆیانەوە هەیە لە ناو دەستگاکانیان چۆن تربیەت دراون و چۆن لە ئیشەکە تێگەیشتووە ئێمە میدیایەکمانەیە پەیامی سیاسی ئەنێرێ ینی میدیایەکە بۆ پەیامی سیاسی میدیایەکە بۆ پەیامی حزبی لەبەرەوە شتێکی ئاساییە لە هەرێمی کوردستان میدیایەکە بێ حەز بکە نەک سلێمانی هەرێمی کوردستان ئاوبی بە ئاگر بیسووتێنێ و هیلاک نەبووە پێوەی نە هیلاک بووە بە وەزعەکەی و نە هیلاک بووە بە بارودۆخەکەی و لەبەرەوە تۆ بڵێ ئێمە ناڕازی بوو بین لە هەموو میدیاکان ڕەنگە ئێمە لە حەزەمان لەسەر میدیای ئێوەی شەبێ بۆ هەندێک برادەر بۆ جەنابیشتم باس کردو بەڵام گرنگەوەیەک ئێمە وا تێبگەین کە خەڵکێک هەیە حەزەکە ئەم شارە هەر ناساقامگیر بێ و هەر ململانی سیاسی ناڕەوایی تیابێ و هەر تونگوتیژی تیابێ لەبەرەوە بەنزینەکە بە ئاگرەکەیە و بینیشمان لە ئەو شەوە بینیمان ڕاستە خۆی ڕووداوەکە نەخوازراو بوو ناخۆش بوو هەموو ئەو شتانەی ئەو شەوە ڕوویانە ئەبوو ڕووبایە ئەتوانرا بە شێوەیەکی تر بە چیرۆکێکی تر و سیناریۆیەکی تر چارەسەر بکرایە میدیایش حەقی خۆیەتی ڕووماڵی ئەو ڕووداوە زۆر گەورەیە هاندانێکی زۆر گەورەتان بینی ئەوەی کە بەنزینی زیاتری کرد بە ئاگرەکەیە ڕوون و ڕاشکاویش وە لەگەڵما حەزم لەوەیە ئەتوانم ناوی بنێم ئاساوارەکانی شەڕینەوە ئێرە ماڵەکەی لاهوری شێخجەنجیە ئەو بەهەشتەی کودەتا کردی بە دۆزەخ لەناو ینی لە جێی تریش چەند جارێک ئەمەم بینیوە ئەمە بۆکسی دەمانچەیە لەم بۆکسانە لەم بۆکسە ڕەشانە زۆرە بینیت ئەمەشی چەکە بەڵام بەڕاستی من نازانم هیچی جۆرە چەشەکە بەس دیارەکە هیچ چەکە ئەمەش بە هەمان شێوە
ینی هەر زۆری لێ لەم بۆکسانە لە هەر چۆ ئەڕۆیت و لە شار چۆ دەستێ دێتێ زۆربەی ئەم بۆکسانەیە لە هەموو شوێنێک و لە هەموو قوشبنێکە هەیە ئەمە شکەی بینن ئەمە مەعرەز یان پێشانگە چەکە و دیارە چەک لێرە هەڵواسراوە وەکو جوانی بۆکسەکەکان لێرە بە بەتاڵی بەجێ هێڵراون دیارە ئەم چەکانە هەمووی بەکار هاتووە لە کاتی ڕوبەڕبوونەوەکە ئەوانی کە لێرە بوون توانیوانە یان ئەو ڕوبەڕووبوونەوەوانی کە لێرە هەبووە مەعرەزەکە بشکێنن و چەکەکان بەکاربێنن لەبەرەوە هەموو شوشەکانی شوشەی گولە نەبڕن ئەمە لەوانەیە شوشەی یان فیشەشی دەمانچە و کلاشیکۆف و ئەوانە بێ بە گەورەیەکەی حەجبە لەوانەیە هی دۆشکە بێت هێشتا نەیبڕیوە زۆر ئەستورە توانم بڵێم نزیکەی ئەگەر بەدەست پێوانەی بکەم ئەوەندە ئەستورە ئێستا منە پشتی ئەم قسانە بە بۆ تۆکەم باشە 100 کەزانەیە کۆمنت بنووسێ بەیانی بڵێ مە سەر بە فلان و سەر بە فلان و سەر بڕ لەبەرەوەی حەقیقەت ئەڵێم خەڵک حەقیقەتیشی پێ ناخۆشە ئێستا وایان لێ کردووە تاچی کوردی ئەما لێ کردووە حەزی لە درۆ بێ حەزی لە ڕاستی نەبێ ڕاستیەکەی پێ نەڵێ کاکە گیان تۆ کوردستانت خۆش بوێ وازە یەکێتی و پارتی بێنە یعنی بۆ پێت خۆش بێ سلێمانی بسووتێ بۆ پێت خۆش بێ و لێ بسووتێ ئەبێ کوردستانت خۆش بوێ ڕاستە یەکێتی و پارتی ئەم شعوریان دروست کردووە بەڵام تۆ بێ لەگەڵ مەجرای یەکێتی و پارتی بڕۆی یان کوردستان یان تۆکو کەسێکی وەتەنی وڵاتی خۆت خۆشە قسە بکەی ئیتر بێدەنگ نەبین لە بەردەم یەکێتی و پارتیە چەکدارانی دوو پشک زانیارەکە ئەوهایە ماوەی 3 مانگە بە چڕی مەشق و ڕاهێنان بینەر و بیسەری پێچوپەنا شوێنی ئەم مەشق و ڕاهێنانە هەورازە نەفتە نزیک کەس نەزانی شاری هەولێرە هێزە لەژێر ڕێنمایی و بە سەرپەرشتی ئەژیەمین مەشقەکانیان ئەنجام دەدەن ڕوخسار و ناسنامەیان بە ئاشکرا دیارە پێداویستەکانی مەشق هێزێکی پڕچەک و پۆشتە دەردەکەوێت ڕاهێنەری تایبەت مەشق بەم گروپە دەکات ئەم گروپە هەرەوانن کە لە لالەزار ڕوبەڕووی هێزەکانی حکوومەت بوونەوە دوایەوەی بەڵگەکان دەستگا ئەمنیەکانی حکوومەت دەکەوێت ئەژیەمین ئێستا یەکێک لە داواکراوەکانە و دادگا فەرمانی دەست بەسەرکردنی بۆ دەکەوێت ئێوە ئاگاتان لەوە هەبوو کە دۆخێکی وا هەیە و ژمارێک چەکدار خزێنراونەتە جێکەوە یاسا داوایان دەکا و شتی لەم بابەتە ئێوە لە ڕووی یاسایەکەەوە ئاگاتار بوونیان پێشترەتانزانی خۆی ئەم ئیشە بەحەت ئیشی دادگایە و ئیشی فەرمانگە ئەمنیە پەیوەندیدارە زۆر باش لە ڕووی ئیداریەکەیەوە دەردیاڵێ خۆی ئێمە فەرمانگەکانی ئێمە دوو بەشن فەرمانگە خەدەمیەکان فەرمانگە ئەمنیەکان و هەموو ئیشێکە لەو فەرمانگانە کرێکی دێمە زانیاریمان هەیە و ئەو ئیشانەی کە دیتێڵی ئیشە لە فەرمانگەیەک ئەگەرمە دیتێڵەکەش نەزانین طبیعیە گرنگەوەی بۆ خزمەتی شاری سلێمانی بێ و ئەوەی کە ئەزانین و هەمومان گوێبیستی بووین بڕیاری دادگای سلێمانی جێبەجێ کراوە ئەو لایەنانەی پەیوەنددارن جێبەجێیان کردووە و ئەمەش تەبەن هەر بۆم حاڵەتە نییە بە گشتی بڕیاری دادگا بۆ هەموو کەسێک یەکسانە ئەوەندەی نەبرد دوای چەند ڕۆژێک دانپێدانانی گروپێک لە میدیاکاندا بڵاوکرایەوە گروپێک
سەرقاڵی پیلانی کودەتا و کوشتنیان هەبووە. کودەتا بۆ دامەزراوە حکوومیەکان لە سلێمانی و گەرمیان و ڕاپەڕین، کوشتن بۆ بافڵ جەلال تاڵەبانی و قوات تاڵەبانی برا. دوو کامێرە چاودێری دانابوو، دانێک لە دەرەوە دانێک لە ژوورەوە بۆ چاودێریکردنی ماڵی مام جەلال و باوڵ تاڵەبانی. دەردەکەوێت پیلانەکە مەترسیدار و هەستیار و تۆقێنەرە. سەرپەرشتیاری پیلانە خوێناویەکە دوو کەسن، لاهور شێخجەنجی و ئەژیەمین. یەکێکیان وا لە زیندانە و ئەوەی دیکەیان داواکراوی یاسا و دادگایە. ئەم دۆسیە مەترسیدار و هەستیارە دۆسیەکی کراوە و کار لەسەر کراو دەبێت تاوکاتەی داواکراوی دووەم خۆی بەدەستەوە دەدات یان هەولێر ڕادەستی دادگای دەکات. پێچوپەنا بەردەوام. ڕۆژانی 27 تاوەکو 30 ئەم مانگە چاوتان لەسەر کەناڵ 8 بێت. هەموو جوڵەیەک لە بازار ئاماژەیە بۆ کۆمەڵێک ژمارە. ژمارەکان ئاڵۆزن و ڕەهەندی جیاوازیان هەیە. ڕۆژانە کاتژمێر 9 بەیانی لە بوڵتەنی ئابووری بە زمانێکی سادە داتا و ژمارەکانتان پێگەێنین.